بەرهەمی سێو لە عێراقا بەم شێوەیە بەرهەمهێنانی ساڵانە 75,000 تۆنە زۆر بەرچاونیە بە چاو وڵاتانی ناوچەکەەوە ڕوبەری چێندراوە 24,000 هکتارە و خواستی عێراق بۆ سێو ساڵانە 334,000 تۆنە. هەر تاکێک هەر کەسێک لە عێراق ساڵانە نزیکەی 9 کیلۆ سێو ئەخوات و 359.3 تۆنیش ساڵانە لەلایەن عێراقەوە سێو هاوردە ئەکرێت. جا ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی ئەم بابەتە دەربارەی بەرهەمی سێو لەسەر ئاستی جیهان و لە عێراقیش. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە هەرێمی کوردستانیش بەرهەمێکی سێوی باشی هەیە و بارودۆخەکەشی زۆر گونجاو لەبارە بۆ ئەوەی کە سێوێکی باشی تیا بەرهەم بێت لەبەرەوەی کە ینی ژینگەی هەرێمی کوردستان و بارودۆخی هەرێمی کوردستان زۆر لێکچوونی هەیە لەگەڵەوەی کە لە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە تورکیاش هەیە. بۆ یامانەوەیە دەربارەی بەرهەمی سێو لە هەرێمی کوردستان بچینە دهۆک قسە بکەین لەگەڵ بەڕێوبەری بەشی باخداری لە دهۆک دکتۆر ئەمجەد عوبێد لەگەڵمانە. دکتۆر زۆر بەخێر هاتن. سەرەتا من پێشەوەی بچمە لای بەرهەمی سێو ئەمەوێ باسێکی بارودۆخی باخداریمان بۆ بکەن لە دهۆک و لە هەرێمی کوردستانیش. باخداری بارودۆخی چۆنە لە هەرێمی کوردستان و لە دهۆک؟ ئێوارەتە و ئێوارە هەمی بینەرێتەوە باش ڕاستی دەست پێکم پێت ئەس دەستخۆشیەوە بکەم ئەوێ ڕاپۆرتەوە ساڕێکوپێک ئەو داتایەت هەندێک باش تێدا دیارکرین دەربارەی پرسیارەوەژی ڕاستی بەداخەم دەبێژین ئەف ساڵە بارودۆخێ باغداری گشتیەکەم بەحسکەین پارێزگا دووکی و بزانن هەرێما کوردستان هەمیەژیک نەلوی ئاستیەک و ئاستێ پێتڤیان ئاستێ ئەم حەجبکەنج بەرکو ئەگەرێ سەرەکیژ ئەو بووکو ئەف کارتێکردنێت گۆڕنی کەشوهەوای ئەف ساڵە ڕاستی یەکجار دژواری لە هەرێما کوردستانی پارێزگاها دووکێژی المەدیار بوون و بۆ ئەگەرێ هەندێک و بەرهەمێ باغداری پشێوەیەکی گشتی توی ئاستی دانە بیتە و ئاستی ئەم حەجت کرد ئەنکو ئەمشێن بێژین گەلێکی داکەفتی بوو خوارێ. باشە دکتۆر جگە لەو کاریگەریە کە گۆڕانی کەشوهەوا دروستی کردووە لەسەر باخداری هەرێمی کوردستان بێگومان هەر هەرێمی کوردستانیش نیە ئەمە دیاردەیەکی جیهانیە بەڵام ئایا ڕوبەری چاندراو بە باخ واتاو ڕوبەرەکە کراوە بە باخ لە دهۆک کە ڕەنگە ئێوە زیاتر ئاگادار بن وەکو پێویستە لەبەرەوەی کە بارودۆخێکی گونجاوی هەبوولانی کە مەتاو کۆم ساڵانەی دوایی ڕوبەرێکی گونجاو کراوە بە باخیان زیاتر گرنگی بەو بەرهەمانە دراوە کە ئاسانترن و زووتر بەرهەم دێن و زووتر ئەبنەوە بەداهات. ڕاستی ڕوبەرێ کوپ بۆ باخانی هاژی بۆ باغداری هاتیە بکارێنە ڕوبەرێکی gelek باشە و یê guncawa lê hinda cebabet namîne ser ڕوبەری hinda cebabet mînîtin ser ka ew ڕوبەر çend dar tê dana ji ew dar çend berhemê dînîtin û ew jî vegerêteve bû gelek ku dibêjin kartêkirina ya gotî ya serekî ya serekî ew bû kartêkirina keşûhewayê û dîsa gelekê girdî jî tên ku sererayê ku ڕوبەر gelek baş el parêzgeha dûkê bi ser hindê re jî berhem ev salan ne tû astî dabû ne ji layê qualitiyê ve ne ji layê rêjeyê ve ne ji layê kwantitiyê ve. ئەی باشە دکتۆر ئاستی بەرهەمی سێو بە تایبەتی چۆن بوو لەبەرەوەی کە سێوی دهۆک بە تایبەتی بەرواری باڵا بە ناوبانگە قسە هەبوو لەسەرەوەی کە هەناردە بکرێت ئەم ساڵ لە ڕووی قەبارەوە ئاستی بەرهەمەکەی باش بوو؟ ڕاستی ڕووی قەبارەی جارێک دەبێژم بەداخەوە gelek baş nebû ez şên bêjme te pitir yê şnîvekê pitir hatiye xwarê û eger jî ew bûne ew me gotin zêdebarî gelek egerî din jî ji ber hindê jî min gote te şilayê qebareyê ve dîsa jî şilayê kwalitiyê ve jî ne hentiye baş bû ji ber hindê jî ez bawer nînim ku ev sala prosêsa henartinê bû ji derve welatî hebîtin ji ber ku tu dizanî ev falatên tiştî hawirde dikin ewan kwalitiyeka taybet vêtin çi ji layê rengî ve çi ji layê qebarê ve çi ji layê pêk hatibê kimya ve ji ber hindê jî ev saxlete ez nebawerim ku sêva ev sala da ez taybet behsî ev sala dikim eger ne sêva duhûkê an jî sêva berwarî ji wan sêvaya ku ji sêvê te here bi nava deng ser astê deverê û ser astê Herêma Kurdistanê her wesa jî me ku dibêjin tecrübe hebûn salê berên wekê ku ew sêvê çi ji derveyê Herêma Kurdistanê û xasteka gelek baş hebû her wesa jî buhayekê gelekê baş ji dervê welatî hebû.
باشە دکتۆر وتان بە دیاریکراوی ئەم ساڵ لەبەرەوەی کە بەهۆی گۆڕانی ئاوهەوا زیانی بەرکەوتۆ پێ ناچێت هەناردە بکرێت. هیچ زانیاریەکەیە دەربارەوەی کە ساڵانی پێشووتر کە هەناردەکراوە چەند هەناردەکراوە بۆ کوێ هەناردەکراوە؟ برای پارسال و بزنم نزدیکی 200 طن سیب وقت تست خود به هنرد کردم با دولت کنداوی آنجام بجنه کنداوی عربی پلاستیجی بوها که گلک باش بو والبر بو کو اف هنرد کنه بردوام بیت لطزانی کشتو کال گشتی و باغداری بتایبت گریدای به هندک بارود و خوابا کو سر دست مروی دانه یعنی تو اکاف ساله مس بونمونه تو نشی اوی کوالیتی پیدا بکی جوی رج پیدا بکی وقت تو نشی افصاله هنارده بکی بوش در وی ولاتی. باشە دکتۆر هەر کە سێرچێکی ئاساییەکەی سێرچەکان پێمانەڵێت و زانیاریەکان پێمانەڵێت کە بەرهەمی سێوی دهۆک و بەرواری باڵا جیاوازە. ئەگەر من لە جەنابەت بپرسم بڵێم جیاوازی سێوی دهۆک و بەرواری باڵا چییە؟ ئەتوانن چەند تایبەتمەندیمان بنێ جیاوازی سێوی ئەو ناوچەیە لەگەڵ ئەو سێوە کە هاوردە ئەکرێت یا سێوی ناوچەکانی تر؟ بله. براستی سوی آنجی هر برهمه که دی پیتی بی هندک کادان آنجی هندک بارو خواهی اگر بحثی سوی بکن دورا دوی که تایبه جی دورا بروارید جار سیف پیتی بی ساعت السرمایه زبستان یعنی زیکی 1200 ساعت السرمایه پیدا بکتن پیتی بی بلنده های سر آست دریای کو پترش 1000 متر سر آست دریای بلند ببیتن پی تی وی آخه کا یا جدایه کو هندک کانزات دابن چید بیت هند آخه دیدا پیدا نبین یا شمی اجا گرنگتری پی تی وی چاودیری یا پراستی جوتیار الدوری تایبه جا که محسی بروری بالا بکن اوان شارازه که گلک دریجه های یعنی سالت پینجیا و حتی نوکه جوتیار الدوری و یعنی فیربون برای بابش کدو فیربون کو شارازه که گلک باشی های چاودیری خودان که نصیبه ده افهمی کادان الدورد هوی که پیدا بوین جبهان دیجی سوکا تایبت الدورد هوی که های کو گلک تخمین گلک باشن سر آست جهانی نیاسیار اوه دوره پیدا بن. دکتۆر لە ئینفۆگرافیکەکەمە زانیاریەکی سەرنجڕاکێشمان هەبوو دەربارەوەی کە 1500 جۆر سێو هەیە قەینا 1500 جۆر بەڵام 13 جۆریان بە شێوەیەکی بازرگانی لە قەبارەی زۆر بەرهەمەهێنرێت هیچ زانیاریەکەیە کە ئەو سێوەی لە دهۆک و لە بەرواری باڵا بەرهەمەهێنرێت چەند جۆرە چەند جۆر سێومان هەیە لەو ناوچەیە نا ئەزانم کاگەر نەش بێ ڕەنگە داتایەکی ئاسان نەبێت جۆرە جیاوازەکانی لێک بکرێتەوە ئەگەر هەبێ پێمان بڵێن چەند جۆر سێو لەو ناوچەیە بەرهەمەهێنرێت. بله تظني او 7500 جور سيف براستي مدفيت اسوي بيزوني راس بكم او نا جورن او تخمن سيفانا اگر سيف بقالك جورنين وقت نوعا بيجين ل كان بحسيل دهوكي بكاين ما راستي بين شش حتى حفت تخمن قالك باشت هين كسر استي جهاني ناسیارن اشین بودن آوت هندک آبیجم وکی گولدن دلیشیاز وکی رید دلیشیاز وکی ستار کینگ وکی افسیوا کس که نوی نکش بیرام چو تخمه که دی هر سرکی ما هی تخمه نو خویه او کسی گران اسمیت ما هی تخمه نو خویه آنجا کد بیجن صنف محلی تخمه برواری او جیش او همیش وان تخمو و جورانه اوین هر ناسیار سر آسته همی جانی یعنی تو چه چینه‌جی تو بیجی گولدن دلیشیاس مدوید دبوتا سوازرینیتن جبهندج افتخمه احتمال هیچ تا بترجیلت اوید گلک برنیاس و گلک سر آست کنیاسینی آنجو کو تو شی هنرده که وجدر به ولاتی افشش تخمه یل دورامت پیدا داد. باشه دکتر من شتێک ئەڵێم ئەگەر زانیاریەکەم ڕاست نییە جەنابەت ڕاستی بکەرەوە زانیاریەکە بۆمان ئەوەی من بزانم سێو لە دوو وەرزا بەرهەمەهێنرێت سێوی پایزە و بەهارەمان هەیە لە دهۆک لە هەردوو وەرزەکە بەرهەمی سێومان هەیە سێواتە سێوی پایزە و سێوی بەهارەشمان هەیە لە دهۆک و بەرواری باڵا. تظني سيفا بهاري وسيفا بايزينا بتر سيف يا هاي بايزة بيدا بيتن لأم هندا تخميت هاي أم بيجني سيفن مبكر يعني بيجك زيتر شيء بتاعك مثلا تبي حسابك يعني سيفنين بري بازضي هشت أفز بحسي دو كيت كام وحتى كو هاي وضع زجمني في جبل ديف تخميني بتن لكن تبيجي بهاري او احتمال او سيفا او كاسك او ام تخوين بهاري وقت دست بيتيتن
او تخم احتمال هبیتن بس او سیوا بچی که ناشتت آست سیون کتب بیجی تخمین تجاری داد. ئەی باشە جگە لە سێو چ بەرهەمێکی تری ناوچەی دهۆک و بەرواری باڵا بەناوبانگە دکتۆر بۆ نمونە بەرهەمێک دوو بەرهەممان پێ بڵێ کە هی ئەوە بێت کواڵیتیەکەی و قەبارەی بەرهەمهێنانەکەی کێمە جارێکی تر بتوانین بەرنامەی لەسەر بکەین و میوانی بۆ بێنین لە دهۆکەوە باسی بەرهەمەکە بکەین چ بەرهەمێکی تریەیە کە لەو ئاستەیە بەناوبانگ بێت. بله از جاره بحثی دو که هم جاره برواری بالا او سیف بوا بسه اگه هم بحثی برهم تریب کن و که جنابی هوات زانن تری دهوک کمین پارزگار پارزگهش بو برهمینان و تری نزیکی 110 تخم تری دهوک هنه اشوانا جی اگه و بری مواکی هت حیوان هدابو ویستوالا تری یا گره هجده مل دهوک پیک هات یعنی جی پریوت شو پراستی تو سر رای کو افکش و هوای نخوش و وان بارو دخا جوتیار مشیابون چندین تخمین ترین هر باش الوی ویستوال پیدا کن آنکو دهوک درباره تریجی کمینه اول دورا دوسکیا برهمه کی دیجی ماهی او جهری باداری پطات حتی نکه دهوک دیسا کمین پارزگهل سر آست کردستانه احتمال سر آست عراق جی ونزيكي 800,000 طن بطاطا دفري پیدات کن دیسا دهوک گلک اب نابودن گجی هناره بس ام ده هناره هلين بو حلب چه اگر وحس کل برنامه کی چه کن گلک فرا برنامه سرتری دهوکی و دیسانجی سر بطاطا دهوکی چه بکن. زۆر سپاس دکتۆر یەک پرسیاری تریشم هەیە ئەوەی کە تا چەند تەکنەلۆژیای نوێ لە باخداری دهۆکە ئێستا ڕۆڵ ئەبینێت لەبەرەوەی کە هەم بەرهەمی جوتیاران و باخەوانان باشتر بکات هەمیش هەندێک لێکەوتەی خراپی کشتتوکاڵ نەهێڵێت بۆ نمونەوەکو بە فیڕۆچوونی ئاو تا ئێستا لە باخداری دهۆکە هەم تەکنەلۆژیانە بەکارهێنین یا هەر بۆ شێوە کلاسیکی پێشووتر ئەکرێت. براستی ریکن اکود بجنی نیت تکنولوژیای آنجی آلات اتنی الدهوی که درباره باغداری نلوی آستیه که آستی ام حجب کن براستی جبلی اگر تو سعی آفدان پتریا باغن دهوی که آفدان دلوب تن آفدان لی مثلا تو بيجي آلیات و افتشتی اکود بجن هر پیشکفتی ویلم دنیای بینین کو مثلا بابت جنینه بابت کیلانه بابت وانتشتا براستی حتی نکه ام نگاشتینوی آستی هیویه روزک بهتن کوجوتیار مجیب شد اوان اوه تکنولوژی مفاجئ بینیتن جبو پتر برهمه ویزده بید دیسانجی تیچوی برهمی چنکی براستی ما مشکله که هر مزنای بابت تیچوی برهمی دا جبر کو ریک هشتا گلک کلاسیکیم پتر کریکام بدوین مصرف پتر چیتن جبهندجی تیچوی برهمی زیادت بیتن تشتکی دیجی ما هی اگر چند تیچوی برهمی زیادت بیتن بونمونه راپورتوا دوا گوت بونمونه ترکی دولت چهاره سر آست جهان بو برهمی اینا سوه ایران دولت ششه و بو گله برهمی دیجی آنکو ام جیران دو ولاتاینا گلک ولاتن پیشکفتینه چاندنه هندی ام او تکنولوژیا تا بحث لیکری جنابه بحث لیکری ام کارلانی پراستی ام نشین پیش برکی آواب کن یا منافسه آواب کن نش لای کوالیتی جی نش لای کوانتیتی جی هر واساجی تیچوی برهمی جیده سرمایه‌گران بید وجود یاره ما همین گوانه شتن منافسه آوان جی پیش برکی آوان بکرد. سپاس دکتۆر ئەمجد عوبێد بەڕێوەبەری بەشی باخداری لە دهۆک سپاس کە لەگەڵمان ئامادە بوون سپاس بۆ زانیاریەکانتان.